ساڵتانی بێ بنێرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە هەر کوێک بن هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش دەکەین. بینەرانی خۆشەویست، دەستگای خێرخوازی بارزانی ئەو دەستگای زیاتر لە 19 ساڵە لە ژێر ناوێکی پیرۆز و دروشمێکی پیرۆز شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێتن لە بەبێگوێ گوێدانە ئاین و هەروەها ڕەنگ و شوێنی جوگرافیا خزمەت بە مرۆڤ و مرۆڤاتی دەکات. لە بەردەوامی ئەو کار و چالاکیانەی کە خزمەت بە دەڤەری سۆران دەکرێت، ئەمڕۆ یەکێک لە پرۆژە هەرەگرنگەکان کۆمەلگا هەرەگرنگەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێتەوە کۆمەلگای دایک کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشانی ئۆتیزم و هەروەها بە ساڵە چوان. ئەمڕۆ لە نێو ستۆدیۆ باس لە کار و چالاکیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەستگای خێرخوازی بارزانی دەکەین و هەروەها باسی کردنەوەی کۆمەلگای دایک دەکەین لە ستۆدیۆ. کاک نێچیروان عەبدولواحید گوانی نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵمە. کاک نێچیروان زۆر بەخێر بێ، پێم خۆشە کە لێرەیت. فەرماسڵاوی خۆت بگەێنە. سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەران و بیسەرانی دەستگای زاری کرمانجی هەیە و سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش بۆ ڕەخساندنی و دەرفەتە کە لە ڕۆژێکی پیرۆزدایە و لە ڕۆژی کردنەوەی یەکێک لە کۆمەلگا هەرە باش و پیرۆزەکانی دەستگای خێرخوازی بارزانیە. زۆر سوپاس، زۆر بەخێر بێ. کاک نێچیروان، جارێ کاری دەستگای خێرخوازی کارێکی بەرفراوانە، ئێمە ناتوانین مەسەڵەن ئەو هەموو کارانەی کە کردووە باسی لێوە بکەین. ئێمە زیاتر باس لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین، بەڵام دەمەوێت بە شێوەیەکی گشتی تۆ وەکو نێچیروان پێناسەیەکی دەستگای خێرخوازی بارزانی بۆ بکەین. دەستگای خێرخوازی بارزانی دەستگایەکی قازانجنەویستی خێرخوازی مرۆڤیە کە مۆڵەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. لە ساڵی 2005ەوە بە فەرمی مۆڵەتی وەرگرتووە. کاری ڕێکخراوی کاری مرۆیی دەکاتن لەسەر ئاستی کوردستان. دواتریش مۆڵەتی لە مۆڵەتی نێودەوڵەتیشیە کە بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و وڵاتان کاری مرۆیی بەهاناوەچوون بۆ ڕووداوە سروشتەکان بۆ بەهاناوەچوونە مرۆییەکان ئەنجام بدات. ئەی نوێنەراتیان لە سۆران ساڵی چەند هەبووە یاخود کراوەتەوە؟ بەڵێ دوای ئەوەی کوا دەستگای خێرخوازی بارزانی بە فەرمی دامەزرا لە سەرەتادا لەسەر کارمەندێکی کەم پێک دەهات. دواتر بە حکمیەوەی کەوا ئیش و کار و خزمەتەکانی دەستگای خێرخوازی وای خواست کە فراوان بێت لەسەر ئاستی کوردستان و ناوچەکەش ئۆفیس و نوێنەرایەتی جیاوازیان کردوتەوە. لەسەر ئاستی پارێزگاکان ئۆفیسی تایبەت بە دەستگای خێرخوازی بارزانی هەیە کە لە چوارچێوەی کار و پلانەکانی دەستگای خێرخوازی بارزانی کارەکانیان ئەنجام دەدەن و لەسەر ئاستی ئیدارە سەربەخۆکانیش نوێنەرایەتی هەیە. ئینشاڵڵا لە داهاتووشدا بەرنامە وایە کەوا هاوشێوەی محافەزەکان بەرنامەی کردنەوەی نووسینگەکان بکرێتە کارێکی جدی و بکرێنەوە. لێرە چەند کەس هەن ئەوانەی بۆ نمونە خزمەت دەکەن لێرە لە دەستگای خێرخوازی بارزانی تۆمیش دەکەن؟ بەڵێ ئێمە لە سۆران کە لە ساڵی 2019ەوە دەست بەکار بووین بەر لە دەستپێکی کۆڕۆنا یەکەمین پرۆژەمان ئەوە بوو کە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بوو کە پرۆژەیەکی سەرتاسەریمان ڕاگەیان لەسەر ئاستی کوردستان کە خۆی دەبینیوە لە هێڵی گەرم. ئەو کات بە حکمیەوەی کەوا زۆربەی هاونیشتیمانیان مەجبور کرابوون کە لە ماڵەکانیان بمێننەوە. پێویستمان زانی کەوا بەهانای ئەو خەڵکانەوە بچین کە پێویستیان بە پێداویستە سەرەتایی و سەرچەکانی ڕۆژانەیان هەیە. وەکو کارمەندان ئێمە بەندەیە و لەگەڵ چەند کەسێکی تر کە خۆبەخشانە کار لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام بدەین. سنووری کارکردنی ئێوە بە قەزا و ناحیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە یان لە شارەکانی تریش بۆ نمونە لە مێرگە سۆر لە ڕۆواندوز لەوێش نوێنەریان هەیە، بەس هەمووی عایدی نوێنەراتی ئێوەیە؟ ئێمە لە سنووری کارکردنمان ئیدارەی سەربەخۆی سۆرانە تاوای هەموو قەزا و ناحیەکانیانەوە. لە سنووری قەزای مێرگە سۆر سەنتەرێکمان هەیە. بەڕێوەبەری ئەو سەنتەرە ئۆتۆماتیکیان بۆتە نوێنەری دەستگای خێرخوازی بارزانیش لە سنووری قەزای مێرگە سۆر کە کار و چاڵەشەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەوێ ئەنجام دەدات. ئەو خزمەتانەی ئێوە پێشکەشی دەکەن لە ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر چین؟ معلومە کەوا دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەوەی کەوا ئیشەکانی زیاتر ڕێکخراو بن کۆمەڵێک سێکتەری بۆ خۆی دەستنیشان کردووە کە تێیدا کار و خزمەتەکانی ئەنجام بداتن. لە زومنی ئەو سێکتەرانی کەوا دەستگا کاری تێدا دەکاتن
بەشێکیان پەیوەنددارن بە ئاوارە و پەنابەرەکان کە ئیدارەدانی کەمپەکانە بۆ بە حکمیەوەی کەوا لێرە هیچ کەمپی ئاوارە و پەنابەرەکانمان نییە ئەو سێکتەرانە سنووری ئێمە ناگرێتەوە بەڵام ئەو سێکتەرانەی کەوا ئێمە کاری جدیمان لەسەریان کردووە سێکتەری پەروەردە سێکتەری تەندروستی سێکتەری هاوکاریەکان بەشی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانانی هەروەها پرۆژەی جیاوازی شانەک لەگەڵ هاوبەشەکانی کە دەمەوێت یەکێکە ئاماژەیان پێ بکەم و ڕێنمایی و ڕێکارەکانی ئەو ئەنجامدانی ئەو پرۆژانەش بخەینە ڕوو. بەڵێ کاک نێژیوان ئەو کەسانەی کە لای ئێوە سوودمەند دەبن ئێوە لیستان هەیە لای ئێوە تۆمارن کەسەکان چەند کەس لای ئێوە تۆمارن ئەوانەی مانگانە یاخود لەگەڵ هەر هاوکاریەک هاوکاری دەکرێت. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد بەشێکیان یەکێک لە ئەرکە سەرچەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە ئەمانز لە دامەزراندنی ئەوە بووە بە هەناوچوونی کەسانی پێویست و لێ قەوما و هەژارە کە لە چوارچەوەی بەرنامەیەک جێگان کراوەتەوە کە پێ دەگرێت بەشی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە بەشێکی سەرچیمان هەیە لە مرکز لەو بەشە ساڵانە پرۆژەی جیاوازمان دەبێتن بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ ئەو ڕێکخراوانی کەوا سەپۆرتی دەستگا دەکەن یان کاری هاوبەشی لەگەڵ دەستگا دەکەن یاخود ئەو سەرمایەدار و خێرخوازانی کەوا لەسەر ئاسی کوردستان هەن کە پرۆژەی جیاواز لەگەڵ هەن بە هاوبەشی ڕادەگەیەندرێت کە خۆی دەبینێتەوە لە دابەشکردنی هاوکاری جیازیەکان بەپێی پێویستی و ضرورەتی ئەو ناوچانەی کەوا دراسە دەکرێت و بڕیاری لەسەر دەدرێت. بۆ نمونە ساڵانە هەڵمەتی دابەشکردنی سوتەمەنیمان هەیە کە پرۆژێکی سەرتاسەریە لەسەر ئاسی کوردستان ئەنجام دەدرێتن ئێمەش بە هەمان شێواز سۆرانیش ناوچەیەکی شاخاویە بێگومان زیاتر گرنگی بە ناوچە شاخاویەکان درێت ساڵانە ئەمە ئەو هەڵمەتەمان هەبووە کە بە هەمانجی و هاوکاری لایەنە حکومیەکان ئەو پرۆسەی ئەنجام دەدەین لایەنە حکومیەکان هاوکارمان دەبن لە دەستنیشانکردنی ئەو هەژار و کەم دەرامەتانەی کەوا لە بەپێی مەناطقی جوگرافی خۆیان دابەش بوونە بۆ نمونە کە دەڕۆین بۆ سنووری قەزای چۆمان لەگەڵ قامەتی قەزای چۆمان و دەرناحیە بەڕێزەکانی ئەو ناوچەیە ئەمانجی دەکەین لیستی ئەو کەسانی کەوا سوودمەندیان دەکەین لە بەڕێزیان وەردەگیرێت لیستەکە دیاری کراونیە گۆڕانکاری بەسەردادێت ئەو لیستانەی هاوکاری دەکرێت بێگومان یعنی ساڵانە دوایەوەی کەوا لیست وەردەگرین ئێمە لە لایەنی حکومی حتمان ئێمەش کۆمنتی خۆمان لەسەریان دەبێتن بەدوەدا چون لەسەر ئەو لیستە دەکەین ساڵانە دەبێت خەڵکانێک هەیە کەوا بەپێی پێوەرەکانی دەستگا چکە دەستگا کۆمەڵێک پێوەری دەستنیشان کردو کە چێن ئەو کەسانی کەوا سوودمەند من لە هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانانی پێوەرەکان خوار ئەوانەی کەوا معلومە ستانداردە لە ڕووی نێودەوڵەتیشەوە چێ بە هەژار لە قەڵم دەدرێتن ئەو کەسانەی کەوا کرێچین بێسەرپەرشتن خاوەن پێداویستی تایبەتن یاخود ئەو کەسانی کەوا موچەی داهاتی مانگانەیان یاخود داهاتی ڕۆژانەیان نییە یاخود کەمە لە خوار 500,000 هەموو ئەو کەسانی کەوا ئێمە ڕەچاومان کردوون و هاوکاریمان پێشکەشکردون لە ماوەی ڕابردوو ئەو کەسانە هەوڵمانداوە زۆرترینی ئەو کەسانە بن کەوا هیچ سەرچاوی داهاتیان لە 500,000 تێپەڕ نەکاتن. کاک نێشیروان هیچ ئامارێکتان لایە کە دیار بکرێتن چەند کەسن کە پێویستیان بە هاوکاریە وەکو ئامارێکی ساڵانە بەپێ ئەوەیکەوە ئێمە هاوکاری جیاوازمان دەبێتن دابەشکردنی ئازوقەیە دابەشکردنی نەوت و سوتەمەنیە دابەشکردنی کەلوپەلە بەتایبەتی لە بۆنەکان هەروە دابەشکردنی هاوکاری داراییە ئاماری خۆمان دەستگا هەمانە لە سنوورەکانی خۆمان بەڵام گۆڕانکاری بەسەردادێتن ئێمە ناتوانین تهدیدی بکەین کە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران چەند هەژار هەیە لەبەر ئەوەی لە گۆڕانکاری بەردەوامدا هەیە بەڵام پێوەەر دەگۆڕدێت بۆ نمونە پێوەری ئەو پێوەرانی کەەوە بۆ هاوکاری مادی خەڵکانێک دەستنیشان دەکرێت جیاواز دەبێت لەگەڵ ئەو پێوەرانەی کەوا هاوکاری بەشە ئازوقەیەکی پێدەدرێت یاخود بەشە سوتەمەنیی پێدرێت. ساڵی پار لە کاتی دەستپێکردنی خوێندن دەستگای خێرخوازی بارزانانی چەند قوتابخانەیەکی نۆژان کردەوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم ساڵ ماوەیەکی کەممانمەوە بۆی وەرزی خوێندن دەست پێ بکات هیچ پرۆژەیەکی لەم جۆرە هەبووە یان دەبێتن بۆ ئەوەی هاوکاری قوتابخانەکان بکرێن. یەکێک لەو سێکتەرە گرنگ و بەرچاوانەی کەوا لە لای دەستگا زۆر جێگای بایەخ و
توانی ومانەکەوە ساڵانە کار و پرۆژەی زۆر لەم بارەدا ئەنجام بدەین سێکتەری پەروەردەیە کە هەموو هەوڵێکماندەوە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بین بە تایبەتی وەزارەتی پەروەردە بە هەمانجی و پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەت ساڵانە پرۆژەی جیاواز بە پێی پێویستی و لەسەر داواکاری وەزارەت ئەو کار و پرۆژانەمان ئەنجام بدەین بۆیە ساڵانە ئێمە بەر لەوەی دەستپێکی خوێندن و دراسی ئەو بابەتانە دەکەین کەەوە وەزارەتی پەروەردە پێویستی پێێتی و ئاراستی ئێمەی دەکاو کە دەستگای خێرخوازی بارزانانی بۆم مەبەستا ئێمە ساڵانە پرۆژەی نۆژەنکردنەوەی قوتابخانەکانمان هەیە کە خۆشبەختانە سنووری ئیداری سەربەخۆی سۆرانی شێکێک بوو لەو شوێنانێکەوە بە بەردەوام سوودمەند بۆ لەو پرۆژەیە بۆ ئەو ساڵی خوێندن بۆ نمونە 5 قوتابخانەمان لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کە نۆژەن دەکرێنەوە و بە کۆتایی هاتوونە کارەکانیان بەر لە دەستپێکی خوێندن ئەم ساڵ ڕادستی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی پەروەردەی سۆران دەکرێنەوە نۆژەنکردنەوەکان چی لەخۆ دەگرێت ئەوە زۆر گرنگە ئەو قوتابخانانە ئێمە کاریان تێدا دەکەین نۆژێنیان دەکرێنەوە کە لەلایەن وەزارەتەوە ئاراستەمان دەکرێتن وەزارەتی پەروەردە ساڵانە لیستێکی ناوی ئەو قوتابخانانە ئاراستی دەستگا دەکاتن کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بۆیە لەسەر ئاستی پەروەردە و پەروەردە گشتیەکان ساڵانە ئەو قوتابخانانە بەرز دەکرێتەوە بۆ وەزارەت لە ناو وەزارەتیشەوە ئاراستی ئەمە دەکرێت ئێمەش بەپێی ئەو دابەشکاری کە لەسەر ئاستی کوردستان دابەشی دەکەین قوتابخانەکان هەڵدەبژێرین بەپێی پێویستی و ضرورێت و ئەولەویەت دەدەین ئەو قوتابخانانی کەوا زۆرترین پێویستیان هەیە لە ڕووی نۆژەنکردنەوە و هەروە یەکێکتر لەو بابەتانە دابەشکردنی پێداویستی خوێندنە بۆ قوتابیان کە دیسان بە هەمانجی لەگەڵ پەروەردە و پەروەردە گشتیەکان و وەزارەتی پەروەردە ئەو هەڵمەتەشمان بەردەوامی دەبێتن کە خۆی دەبینێتەوە لەسەر دابینکردنی پاکێجێکی خوێندن کە جەنتایە و پێداویستەکانی خوێندنە دەفتەر و قەڵەم و کۆمەڵێک ئایتمی دیکە کاکنیشیروان تۆ بۆ ئەوەندە جددی ئەم هەست دەکەم لەگەڵ کەسێکی زۆر جددی دانیشتیوە سەلامەت کە پێشتر کاکنیشیروان پەیوەندی هاوڕێیەتیمان هەیە جا نازانم تۆزێک ناخۆشە لەگەڵ هاوڕێی خۆت تۆزێک جددی بی لەناو پڕۆگرام سەرکەوتووی کاکنیشیروان یەکێک لە پرۆژانەی کە من خۆمەک و شەخسی خۆم زۆر جێگای دەستخۆشیە دروستکردنی هۆڵی پێشوازی لە نەخۆشخانەکان ئەمەم زۆر بەلاوە کارێکی زۆر هەم پیرۆز هەم جوان باسی ئەو پرۆژەمان سێکتەری تەندروستیش یەکێک لەو بابەتانە کە ئاماژەی پێدەم خۆشبەختانە لەو سێکتەری تەندروستیش توانی ومانەکەوە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بە تەواوی لێ سوودمەند بێتن کە یەکێک لەوانە دروستکردنی نەخۆشخانەیەکی فریاکەوتن بوو لە قەزای خەلیفان کە ضرورەتێک بوو زۆریش پێویست بوو بە ئەو پرۆژەیەمان بە هاوکاری هاوبەشمان کاکنار و ڕوانزی ئەنجامدا کە خۆشبەختانە ئێستا کەوتۆتە خزمەتی هاوڵاتیانی سنووری قەزای خەلیفان لە دوای ئەوە دروستکردنی هۆڵی پێشوازی نەخۆشخانەی فێرکاری ئاشتی بوو کە لەگەڵ ئیداری سەربەخۆی سۆران بە هەمانجی ئەوان ئەو پرۆژەیەمان ئەنجامدا کە هاووەکو پاڵپشتیەک بوو بۆ ئەو سیستەمەیکەوە ئیداری سەربەخۆی سۆران لێ پەیڕە بکاتن نەبوونی هۆڵێک پێماوی یەکێک بوو لە ئاستەنگەکان خۆشبەختانە هۆڵێکی مۆدێرنمان لەوێ دروست کرد کە تەواوی پێداویستەکانی لەخۆ دەگرێت و ئەوەی کەوا فیدباکەکەش بۆمان هاتوتەوە کەوا خزمەتێکی بەرچاوی ئەو نەخۆش و ئەو کەسانە دەکاتن کە هاوڵی نەخۆشن لەوێندەر لە چاوەڕوانی لە شوێنێک چاوەڕوانی دەکەن کە تەواو شایستە بێت بۆ ئەوان و هەروەها یەکێک لە بابەتەکانی دیکەی سێکتەری تەندروستی دابینکردنی پێداویستی پزیشکی و داو دەرمان بووە کە دیسان خۆشبەختانە بۆ چەند جارێک ئێمە ئەو هاوکاری و پێداویستە پزیشکیانەمان لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران بەڕێوەبەراتی کۆگای سەر بە بەڕێوەبەراتەکەیان دابینمان کردووە کە خۆی دەبینێتەوە لەو پێداویستی و داو دەرمانانی کەوا زۆر گرنگن بە تایبەتی لەو نەخۆشی درێژخایەن و ئەو پێداویستیانە بوون کەوا زۆر گرنگن و یەک بەشێک بوون لەو کەم و کوڕیانی کە لە نەخۆشخانەکان و بنکە و بنکەکانی تەندروستی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران پێویست بوونە کۆتاجار نزیک بە 22 تۆن داو دەرمان و پێداویستیمان دابین کرد کە
تەواوی پێداویستەکانی لە خۆ دەگرت و ڕادستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆرانمان کرد لە لای خۆیان نەشەوە ئەوانیش دابەشی دەکەن بەسەر ئەو بەڕێوەبەراتی و بنکە تەندروستیانی کەوا سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆرانە. کاکیشوان بابینە سەر کۆمەڵگای دایک بێگومانێکێکە لە کۆمەڵگە هاوچەرخ و زۆر گرنگەکان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. باسی کۆمەڵگای دایکم بۆ بکە کامڕۆ بە شانازیەوە ینی یەکێکە بۆ من ینی شتێکی زۆر زۆر خۆشە کە کۆمەڵگایەکی وا گەورە ئەمڕۆ لە سۆران دەکرێتەوە. بابەتی خاوەن پێداویستیابەتەکان دەستگای خێرخوازی بارزانی یەکێک لە ئامادە سەرنجەکانی بووە کە بتوانێت خزمەتێکی بەرچاوی ئەو چینە بکاتن. لە چوارچێوەی ئەو کار و خزمەتانەش پرۆژەیەکمان هەیە کە پێ دەوترێت پرۆژەی چاودێریکە مندامان. ئەم پرۆژەیە لەگەڵ هاوبەشانمان بە تایبەتی ڕێکخراوێکی ئەمریکیمان هاوبەشی سەرەکیمانە کە ڕێکخراوی LDS ئەمریکیە کە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی تەواوی ئامێرە یارمەتیدەرەکان بۆ خاوەن پێداویستیابەتەکان. بۆ ئەم مەبەستە ئێمە ساڵانە چالاکی زۆرە زۆرمان بۆ لەو بوارەدا هەیە. ئەوەی کەوا درکمان پێکرد لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران خاوەن پێداویستیابەتەکان لە زۆر بواری تر کە زۆر گرنگ بوونە پێویستیان بە هاوکاری و پاڵپشتێکی نزیکتر هەبووە. دراسەیەکی زۆر قوڵ و دوور و درێژی باشمان کرد لەسەر ئەوەی کەوا چی پێویستە بکرێتن بۆ خاوەن پێداویستیابەتەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. بۆیە بڕیار لەسەر دروستکردنی کۆمەڵگەیەکی خزمەتگوزاری گشتی کرایەوە کە خۆی دەبینێتەوە لە کۆمەڵگای دایک لە ژێرناوی کۆمەڵگای دایکە 5 بەشی سەرەکی پێک دێتن. ئەو 5 بەشە سەرەکیانە خانەی بە ساڵات چوانە. خانەی بە ساڵات چوان کە معلومە مۆڵەتی فەرمی دەبێت لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەبێت. مەساڵات چوان هەیە لە سۆران ناکەم لە سۆران چکە خەڵکی سۆران ڕاستە دەزانی ضروریەتە. ینی ئێمە ڕاستە کللتورێکی جوان لە دەبەرەکەمان هەیە ئەویش خزمەتکردنی کەسانی بە تەمەنی خۆمانە کە عەزیزی ئێمەن بەڵام شوێنێکی وە ڕاستی پێویست بوو لەبەر ئەوەی کەوا خەڵکانێکمان هەبوو لە خانەی بە ساڵات چووی هەولێر دەمانەوە خەڵکی دەبەری سۆران ڕێژەکە زۆر کەمە ڕێژەکە کەمە خۆشبەختانە ڕێژەکە خۆشبەختانە کەمە بەڵام هەبوون لە هەبوونی ڕێژەیەک ئەگەر چی کەمیش بن کە جێگای خۆشحاڵیە بەڵام هەبوونی شوێنێکی وا کە خزمەتێکی جوانیان تێدا پێشکەش بکرێتن بە شێوەیەکی ستاندارد بە شێوەیەکی زانستی و تەندروستی و تەواو چاودێریەکی تەندروستیان بخرێتە سەر پێویست بوو لێرە هەبێتن بەوەی کەوا نزیکی عەزیزانی خۆیان بن هیچ نەبێتن بتوانرێت ئەو کەسانێکەوە پەیوەندیان لەگەڵ هەن بتوان لە نزیکەوە سەرداری ئەو عەزیزانی خۆیان بکەن. خانەی بە ساڵات چوان تا ئێستا تا ئەو کاتێک کە ئێستا قسەی تێدا دەکەین 4 کەسمان لەوێ دەمێنێنەوە کە لە هەموو ئیدارەی سەربەخۆی سۆران 4 کەسن تا ئێستا کە لە ئێمە دەمێنێنەوە خزمەتیان دەکرێتن. هیوادارم کردنەوەی ئەو خانەیە نەبێتە هۆی زیادبوونی بە ساڵات چوان لە خانەکە. ئینشاءڵڵا ئەو عادات و تەقالیدە جوانێکەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە ئێمە کار لەسەر ئەوە بکەینە بە هەموو لایەکمان کە بەردەوامی هەبێتن بەڵام خەڵکانێکیش مەجبور دەبن کەوا پەنا لۆ خانەیەکی هاوشێوەی خانەی بە ساڵات چوان لەوێ بە شێوەیەکی سیستەماتیک خزمەتیان دەکرێت ڕۆژانە بەرنامجیان هەیە وەرزشیان پێ دەکرێت خۆراشیان پێ دەدرێت لە ڕووی تەندروستی و چاودێری بەردەوامیان دەکرێتن پزیشکی پسپۆر چاودێریان دەکات و تەواوی ئەو ڕێکار و بۆ ژیانێکی ئاسایی تاک پێویستە لەوێ فراهەم کراوە و هەوڵ درراوە کەوا تەواو حەز بە ئارامی بکەن و وان حەز بکەن کەوا لە ناو ماڵی خۆیان و لە ناو ئازیزانی خۆیان ژیانێکی ئاسایی بڕێ دەکەن. بەشەکانی تر بەشێکی هەرە گرنگ کە سەنتەری ئۆتیزمە. سەنتەری ئۆتیزم معلومە کەوا هەڵگرانی ئۆتیزم حاڵەتانی ئۆتیزم یەکێکە لەو بابەتانەیەکەوە ئێستا بۆتە بابەتی سەردەم کە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە. سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ پێیکەوە ئێستا ئێمە سەرژمێرێک ئەنجام دەدەینەوە سەرژمێرێکی مەیدانی بەڵام دەتوانم ئامارێک بخەمە ڕوو کە
دوو جانب لە خۆ دەگرێتن بەشێکیان ئەوانن کەوا لە ئێمە تا ئێستا تۆمار کراون بەشێکیان بەشە پێشبینی کراوەکەیە کە ئەمن تەسەوڕی ئەوە دەکەم سەروی 400 هەڵگرانی ئۆتیزم لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بوونیان هەبێتن تا ئێستا سەروی 250 کەس لە ئێمە تۆمار کراون وەکو هەڵگرانی ئۆتیزم یاخود توشبوانی ئۆتیزم سنتەری ئۆتیزمی ئێمە بە شێوەیەکی ستانداردی نێودەوڵەتی بە شێوەیەکی ئەکادیمی زانستی کار و خزمەتەکانی پێشکەش دەکات بە دڵنیاییەوە تەواوی ئەو خزمەت گوزاریانی لەوان لە کۆمەڵگای دایک پێشکەش دەکرێت بەبێ بەرامبەر کە زۆربەی ئەو داک و باوکانەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە لەوانەیە زۆر جار بلێەوە بکەن ئێمە نەتوانین ینی مەسروفێکی وا لە منداڵەکانمان بکەن ئەو سنتەرانەی کە تایبەتن کراونەتەوە بە منداڵانی ئۆتیزم لەوانەیە مەسرەفیان زۆر بێتن ئەمەش بوت بە بارگرانی بۆ دایک و باوکان کۆستێکی گەورەیە دواتریش ئێمە بەر لەوەی کەوا دەست بە ئەکتیڤکردنی ئەو سنتەرە بکەین ئێمە تەواوی ئەو ڕاهێنەرانی کەوا لای ئێمە وەرگیراون و ئێستا لە خزمەتدان کورسی تایبەتیان پێکرا خولی تایبەتیان بینی کە ماوەی مانگێک بوو لە هەولێر هەم نەزەری هەم عەمەلیەکەیان بۆ ماوەی مانگێک دەورەکەیان کرد خۆشبەختانە زۆربیان سەرکەوتوو بوون لە بینینی ئەو خولە و سەرکەوتوانە تەواوی ئەو زاناریانیان چنگ خست ئێستا دەتوانم بڵێم سۆران خاوەنی ڕاهێنەری ئەکادیمی زانستی لێ هاتووە کە دەکرێت نەک تەنها لە سنتەری ئۆتیزمی سەر بە کۆمەڵگای دایک سوودیان لێوەربگیرێت بەڵکو لایەنە حکومەکانیش بەڵکو لایەنەکانی تریش سوودیان لێوەرگرن و یەکێک لە ئامانجەکانی مەش ئەوە بوو کە بتوانین کەسانی پسپۆر لەو بوارە پێ بگەینین بۆەوەی کەوا هەوڵ بدرێتن پێش بە زۆربوون و زیادبوونی ڕێژەی هەڵگران و توشبوانی ئۆتیزم بژیرێت لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەوێ ڕۆژانە بە شێوەیەکی دووبارە سیستەماتیک و زانستیانە لەژێر ئیشرافی دکتۆری پسپۆر کار و خزمەتەکانی پێشکەش دەکرێتن بۆ ئێستا ماوەی ساڵێکە کە ئەو خزمەتە لەوێ پێشکەش دەکرێتن 12 مناڵمان لەژێر ڕاهێنانە خۆشبەختانە دەرەنجامی باشمان بەدەست خستووە لە خزمەتکردنی ئەو مناڵان لەو فترە زەمانێکەوە خزمەتەکانیان بۆ کراوە ئینشاءڵڵا لە بەرپلان و بەرنامەماندا هەیە کەوە زۆرترین سوودمەند بوو لەو سنتەرە سوودمەند بکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێت لە ئێستادا 12 مناڵە لەبەر ئەوەی کەوا بۆ هەر ڕاهێنەرێک یەک مناڵمان داناوە بەڵام لە پلان و بەرنامەماندا هەیە کەوا ڕێژەی سوودمەند بووان لەو سنتەرە زیادکەین چ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێت لە خودی سنتەرەکەی ئێمە وەریان بگرینەوە بە گرتنەبەری میکانیزمی جیاواز چ بە شێوازی ناڕاستەوخۆ بێتن کە بتوانین هاوکاری لایەنە حکومەکانی دیکە بین کەەوەی کە سنتەرەکانی ئۆتیزم بەو شێوازی کە ئێمە ئەنجامی دەدەین کە بەڕاستی سنتەرکردنەوە هەر لە پێنا ئەوە نەبێتن کەەوە کۆستێکی زۆر بخرێتە سەر خانەوەداکانیان و هەدەف لی بزنس بێ بەڕاستی بزنسکردن بە حاڵەتی ئۆتیزم یەکێکە لەو بابەتانەیەکەوە جێی مشتومڕە و جێی تێڕوانینە و ناکرێت بشت بێ بە دیاردا ئەو چینە وەکو ئاگادارن کەوا پێویستی بە خەرجیاتێکی یەکجار زۆر هەیە چ لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەی بێتن چ لە ڕووی بەدەستهێنانی پاڵپشتی زانستی و پزیشکی بێتن کە سەرچاوەکانی کۆستێکە یعنی مەبلەغێکی زۆر دەکەوێتە لەسەر خانەوادەکانیان وا دەکاتن ئەو خانەوادەیە بەڕاستی بە تەواوەتی تووشی بارگرانیەکی زۆر بێتەوە کاریگەری ڕاستەوخۆی دەکاتە سەر ژین و ژیانی ئەو خانەوادەیە بەشەکانی تر بەشی پەیمانگای نابینایانمان هەیە و پەیمانگای نابیستانیشمان هەیە ئەو پەیمانگایانە بە شێوەیەکی فەرمی خوێندنی فەرمیان دەبێتن کە مۆڵەتەکانیان لە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی وەردەگیرێت و لەلایەن وەزارەتی پەروەردەوە تەصدیقی ئەو بابەتە دەکرێت و چاودێری ڕاستەوخۆی دەبێتن واتە ئێمە ئەو سنتەرە جگە لەوەی ڕەچاوی ستانداردە نێودەوڵەتیەکانمان کردووە تەواو پابەند بووین بە ڕێکار و ڕێنمایی ئەو یاسا بەرکارانەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی هیچ کاتێک لادانمان نابێتن لە ڕێکار و ڕێنمایەکان و ئەو یاسا بەرکارانی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ دەکاتن لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆری
نابینان و نابستانیش لە منطقەکەی ئێمە هەن بوو بە یەکەم جاریشە کەوا تەنانەت خولیش بۆ نابینان و نابستان لەسەر ئاستی ئیداری سەربەخۆی سۆران لە سنتەرەکەمان دەکرێتەوە. ڕێژەیەکی زۆری ئەوەی زیداخە کە بەدواداچوونەکانی خۆمان و بە حکمی ئەوەی کەوا ڕاستەخۆ ڕۆژانە بەرکەوتنی ڕاستی خۆمان لەگەڵ خاوەن پێداویستابێتەکان هەیە. ڕێژەیەکی زۆری نابستان و نابینایان لە خوێندنی فەرمی مەحروم بوون. بەو پێیکەوە لە تەنها لە سنتەری محافەزەکان ئەو جۆرە پەیمانگایانە بوونیان هەبووە. ئەو خانەوادانە بە هەر فاکتەرێک لە فاکتەرەکان بوو بێتن نەیانتوانێەوەکەوە مناڵەکانیان سوودمەند ئەمساڵ لەگەڵ دەستپێکی خوێندن پەیمانگاکە دەست بەکار دەبێت قوتابی وەردەگرێت. بێگومان ئێمە ماوەی ساڵێکە کۆمەڵێک قوتابیمان هەن لە هەردوو سنتەرەکانمان پەیمانگاکانمان هەم نابینان هەم نابستان، بەڵام بە شێوەیەکی نافەرمی بووە، بە شێوەیەکی شەفەی ئەو شتانەمان کردووە. بەڵام ئەم ساڵە هەموو هەوڵێکمان داوە کە ئەگەر لایەنی حکومەت هاوکارمان بێتن ئینشاڵڵا ئەو پرۆسەیە بە شێوەیەکی فەرمی لە پەیمانگە نابستان و نابینایان دەست پێ دەکاتن ئینشاڵڵا. کۆمەلگای دایک بەڕاستی کۆمەلگایەکی پێویست و گرنگ بوو، جێگای دەستخۆشیە بۆ دەستگای خێرخوازی بارزانی کە کۆمەلگایەکی بەم جۆرە هاوچەرخ سەردەمیانە و بۆ چینێکی جیاواز چینە جیاوازەکان هەم ئۆتیزم هەم بە ساڵات جوان هەمیش کە خاوەن پێداویست تایبەت جێگای دەستخۆشیە کاک یەکیربان چیتر هەیە لەسەر کۆمەلگای دایک، چونکە ئەمڕۆ دەکرێتەوە زۆرترین زانیاری لەسەر کۆمەلگای دایک بدەین. ئەگەرچی ماوەی ساڵێک کە ئێمە دەستمان بە کار و خزمەت کردووە لە کۆمەلگای دایک و ئەوەی جێگای ئاماژەکە بە باشی دەزانم ئاماژە پێ بکەم سەرچاوی مرۆیی ئەو کۆمەلگایە خۆشبەختانە سەروی 6 کەس لەو کۆمەلگای ئێمە کار دەکەن کە بە تاوی پرۆسەی دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانیدا تێپەڕیون. پرۆسەی دامەزراندن لە دەستگای خێرخوازی بارزانی بە شێوەی کارمەند بێت یاخود بەخۆ بەخش بێت، پرۆسەیەکی گشتگیرە، چەند قۆناغێک لە خۆی دەگرێتن. خۆشبەختانە تەواوی ئەو کارمەندانی لە کۆمەلگای دایک کار دەکەن، تەواوی ئەو فلتەرانەیان بڕیوە، بۆ نمونە کە تەقدیمیان کردووە، دواتر چێکی سیڤەکانیان کراوە، شۆرتلیست کراون، دواتر داخلی ئیمتحان کراون، دواتریش داخلی ئینتەرویو مقابلە کراون. لە کۆتا جار ئیدی کۆمەڵێک ڕیزرعاتی تریان لەسەر ئەنجام درراوە تا توانیویانە ببن بە کارمەندی یەکێک لە پرۆژە هەرە پیرۆزەکانی ئیداری سەربەخۆی سۆران کە 61 کەس لە کۆمەلگای ئێمەدا کار دەکەن. گومان ئەم پرۆژانە وێڕایەوەی هەم گرنگن، هەمی ژمارەیەکی زۆر گەنجان دەرچوان دەبنە خاوەن کاری خۆیان و هەلی کاریان بۆ ڕەدەرخسێت. ئەمە زۆر بەڵێ بەدڵنیاییەوە، بەڵام ئێمەش قەیدین بە کۆمەڵێک ڕێنمایی وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ نمونە ئەو کەسانی کەوا لە سەنتەری ئۆتیزم کار دەکەن، حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەت دیاری کردووە کە چ پسپۆرێک بێ. پەیمانگای نابینایان و نابستانیش بە هەمان شێواز و هەروەها بخانی بە ساڵاسوانیش ئێمە مقید کراین بەوەی کەوا تەواوی ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین بۆیە ئەو پسپۆریانەی کەوا لەوێ وەرگیراون تەواو ئەو پسپۆرانن کە حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کردوون. و کۆمەلگای دایکیش ئەمڕۆ سەرەتایە، ئەمڕۆ خۆشبەختانە مەراسیمی کردنەوەکەی ئەنجام دەدرێتن، بەڵام کار و خزمەتەکانی ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک زۆرتر بەرچاو دەبێت و هەوڵ دەدەین کەوە بەڕاستەوخۆ بێتن لەو کار و خزمەتانی کەوا ڕاستەخۆ لە کۆمەلگاکەمان پێشکەش دەکرێت، یاخود بە ناڕاستەوخۆ بێتن هاوکاری لایەنی حکومی بین، هاوکاری تاک بە تاچی هاوڵاتیانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران بین کە بتوانین لەو بوارە خزمەتێکی بەرچاو پێشکەش بکەین. دووسێ پرسیاری زۆر بە پەلە چکە کاتی پرۆگرام نەما، پرۆگرامێک هاوبەش لەگەڵ یەکێک لە کەناڵەکان دەستگای خێرخوازی بارزانی پێشکەشی دەکرد کە خانووی بە هاوڵاتیان خانوویان نۆژەنگ دەکراوە یان خانوویان بۆ دروست دەکرد. هیچ هاوڵاتیەکی سۆران لەم پرۆژەیە سوودمەند بوو؟ بەرنامەی نوژین یەکێکە لەو بەرنامانەی کەوا بە هاوکاری سەرمایەدار و خێرخوازانی کوردستان بە خۆشحاڵیەوە یەکێک لە پاڵپشت و ئەو شاخە بەرزەیکەوە لە پشتی دەستگای خێرخوازی بارزانیەوەن پێشکەش دەکرێتن ساڵانە، بە تایبەتی لەگەڵ دەستپێکی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم پرۆژەیە بەرکار دەبێتن. ئێمە پرۆسەیەکمان داناوە کە خاڵبەندیە بۆ ئەو کەسانێک کەوا لەم پرۆژەیە یاخود لەو بەرنامەیە بەشداری دەکەن و سوودمەند دەبن. خۆشبەختانە ئێمە 3 کەیسمان
سنووری ئیداری سەربەخۆی سۆران سوودمەند بوون کەیسێکیان لە سنووری قەزای ڕەواندز بووە و کەیسەکانی دیکەشیان لە سنووری قەزای ناوەندی سۆران بوونە کە تەواوی ئەو خاڵانەی کەوا پێویست بوون و بوون بە پێوەر لە ڕێگای ئەو لیژنە تایبەتانەی کەوا بۆ بەرنامەکە دەستنیشان کراون توانیوانە تەواوی ئەو خەڵبەندانیان تێدا ببیندرێتەوە و سوودمەند بکرێن سوودمەندکردنیشیان بەڕاستی ئێمە بۆ نمونە ئەگەر باسی نمونەی پارێکەتان بۆ کۆن ساڵی ڕابردوو بتان بۆ بکەم ئێمە زیاتر لە چل کەیس ئیجراعاتەکانە ڕێکارەکانمان بۆ ئەنجامدان دواتر هەڵبژاردننی ئەو کەیسەمان بۆ ئەو لیژنە تایبەتە هەڵبژار کە بەخاڵبەندی ئەوەکەی کردووە و زۆرترین ئەو خاڵانش لەسەر ئەو بابەتانن کە ئەو بنەماڵەیە هیچ کەسێکی تێدا نەبێتن کە بتوانێت دەستی کار بۆ ئەو خێزانە فراهم بکاتن واتە بتوانێت توانای کارکردنی هەبێت بۆ نمونە ئەو کەسێکەوە بێ سەرپەرشتە بێخانووە بێ موچەیە نەخۆشی لە ماڵ هەیە و لێرەوە دەمەوێت داوا لەو هەوڵاتیانەش بکەم کەەوە هەر کەسێک ئەو تایبەتمەندیانەی تێدا هەیە دەتوانێت سەردانی دەستگای خێرخوازی بارزانانی بکات و سەردانی لە ئێمە بکاتن بۆی کەوا بتوانین داخلی ئەو پرۆسەی بکەین بەڵام وەکو ئاماژەم پێ کرد ئێمە لە خزمەتیان دەبین بۆ داخلکردن و داخلکردنی ئەو پرۆسەیە بەڵام لە کۆتاییدا لیژنەیەک سەرپەرشتی دەکاتن کە جگە لە خاڵبەندیکردنیان هیچ شتێکی کە ناکرێتە پێوە و یەک شتی دیکەش کە جێگای ئاماژەیە لەبیرم چوو یەکێک لە پرۆژە هەرە گەورەکانی دەستگای خێرخوازی بارزانانی پرۆژەی چاودێریکردنی ئازیزانە مناڵانی بێسەرپەرشتە کە لێرە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران 600 بێسەرپەرشت سوودمەندن لەو پرۆژەی ئێمە دەستگای خێرخوازی بارزانی کە بە هاوباشی لەگەڵ مانگی سووری ئیماراتی ئەنجام دەدرێت لەگەڵ هەروە لەگەڵ ئەو سەرمایەدار و خێرخوازانی کەوا لەسەر ئاستی کوردستان کەفالەتی ئەو منداڵانە دەکەن ساڵانە هاوکاریەکی مادی بۆ ئەو بێسەرپەرشتانە دابین کراوە کە بەپێی کات بەسەریاندادا بەش دەکرێتن هەروەها لە بواری پەروەردە هەروە لە بواری تەندروستیان هەروە لە بواری تەرفیهی و دڵخۆشکردنی ئەو مناڵە بەخشینی سۆز بۆ مناڵانە بەتایبەتی لە بۆنە و بۆ لە گشتەکان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەو پەڕی هەوڵی خۆمان داوە کە چاڵاکی زۆرە زۆرمان لە بوارە بۆ مناڵانی بێسەرپەرشتی ئیداری سەربەخۆی سەرکەوتن تا بۆ دەخوازم لە کۆتاییدا گەر قسەیەک هەیە هاوکارانم ئاماژە باڵ دەکەن سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بێگومان دەستگای خێرخوازی بارزانی زۆر هەڵدەگرێت کاتی زۆری دەوێتن ئینشاڵڵا بتوانین پامێکی کورتی دەستگای خێرخوازی بارزانیمان گیان دەبێتن و ئەوەی کەوا کۆتا قسم بێتن ئێمە وەکو کارمەندان و خزمەتکارانی دەستگای خێرخوازی بارزانی لە سنووری سۆران دەرگامان هەمیشە واڵایە و سینگمان فراوانە بۆ هەموو تەواوی ئەو داواکاری هاونیشتیمانیانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران و بەرپرسیارەتی تەواوی ئەو ئیشە باش و خراپەکانی دەستگای خێرخوازی بارزانیش هەڵدەگرین و هیوادارم کەوا هەوڵ هاونیشتیمانیانی شاوکارمان برد لەوەی کەوا بتوانین باشترین پێشکەش بکەین خافیز ئێستا لەستەر قەپاتەکە دەست بەشکات